Laura have something from Und der my Englisch phone, ist so- 6 geschrieben. Wait. Oh. We're today here for cross-country skiing, and yesterday we have been up on the mountain for a nice snowboarding session just to enjoy nice weather. I do snowboarding today. I live here now 3 years, and especially for the sports. I live here in winter because I work as a snowboard instructor here. So I spend every day somewhere around here teaching kids and adults how to snowboard. And I chose Davos because there is the park, the half pipe, there is a lot of snowboarders, very good friends and good vibes. دیارە ئەوەی کە ئەوڕۆ بینرا لە هۆڵەکەدا یادی هونەرمەندی مەزن مامۆستا محەمەدی ماملێ بوو بە خۆشحاڵیەوە گروپی موزیکی نامرێ لەگەڵ ماڵی ماملێ هەوڵیاندا یادی ئەو هونەرمەندە مەزنە بەرز ڕابگرن و مامۆستا محەمەدی ماملێ وەکو هونەرمەند هەم وەکو پارێزەری ئەدەب و زمانی و فەنی کوردی کە لە ئەرکی ئەو نەبوو لە سەردەمی خۆیدا ئەو بە هونەرەکەی توانی لە بەتایبەت لە کوردستانی ڕۆژهەڵات زمانی ئەدەبی کوردی بپارێزێت. ئێمەش وەکو گروپی موزیکی نامرێ و لەگەڵ ماڵی ماملێ هەستاین بۆ کارە و بۆ زیاتر خزمەتکردنی دەنگە ڕەسەنەکان بۆ ئەوەی زیاتر ئاشنای بکەین بە نەوەی نوێ. سال 2014 اف دورا یهاتیا سوتن کو کاجا زاویتجی براستی کاجا که خورسی اب نبودنگه جبر هنده ما وکی زدوه که پشمرگی پارستاناجینگه فردید ام بشین هرچی نبید پیچه کجی قربو که نویده وری افریکا نزدیکی 500 شتلین داره کاجا زاویتای بخواه هر نووان کاجن صوتی جاره کدیب چی نوه ابرو اما که هزار پارستان جنگه رابطه دار چاندنه نزدیک 500 شتل داره اما چنین جبر هنگی وقتی بو شر داعش چبی پشمرگی ما چون سنگری جبهه ده وجا ابرو اما که هزار پارستان جنگه رابطه چاندنه و داره نزدیک 500 شتل داره نه بو دو پارستان جنگه